ئەوانەگە کەرکوچیان خۆشەوێ ئەگەر لە سۆزیان بۆ شارەکە هەیە دەبێت لە ئێستاوە بێنەوە دەوامی خۆیان ئاسایی بکەن. خەڵک داوا لە خەڵکی کەرکوچەکەین لە هەر شوێنێکن بێنەوە ئاسایی لە ماڵەکانی خۆیان بن. من ناڕێم لەم بێ لێرە و لەوێ هەندێک تەجاوزات بووە و هەندێک چوونەتە سەر ماڵان، بەڵام بەڵێنیان پێداوین پەرلەمانتارەکان لەگەل لیژنەی ئەمنی دەرێن لە هەر شوێنێکەوە خروقات بوو تعدا هەبوو تەنانەت وتیان یەک بارەگای حەشتی شعبی ئەگەر ماوە پێمان بڕن بەس پێوەکە ئێمە دەڕۆین دەریەکەین. یعنی بۆ معلوماتی خۆتان دوێنێ ژمارەیەک خەڵک لە بەغدا و هاتوون بە چەکەوە بۆی بێن لە مزگەوتی حوسێنیە لە سەیتەرەکەی داخلی کەرکووکەی ڕێگایان نەدابوتیان بە چەکەوە نایلین بڵا بۆتان هەیە بۆ نوێژی جومعە وتویان ئێمە بۆتان هەیە بە مادەنی بڕۆنەوە نوێژی خۆتانم بکەن و بڕۆنەوە لە سەیتەرەکە چەکەکانە پێدا نابوون هەتا هاتون نوێژەکەی خۆیان کرد و گەڕانەوە.